بناوی خوای پەروەردگار لە سەرەتادا بە خێراتنی سەرۆکی ئەنجومەنی قوتابخانەی کۆشینە حکومی ئینگلیزی بەڕێز مامۆستا ئامانز و هەروەها بەڕێوەبەری گشتی قوتابخانەی کۆشینە حکومی ئینگلیزی بەڕێز مامۆستا ڕۆژان و هەروەها هەموو مامۆستاکان و قوتابیەکانەکەین بەخێر بێن. بەڕێزان ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی ئاڵای کوردستان هەڵدەستین بە ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی لەلایەن مامۆستاکان و قوتابیەکانمان و لە دەستپێکدا خولەکێک ئەوەستین بۆ گیانی پاچی شەهیدانی کوردستان فەرمون. فرمون بەڕێزان سپاس. ئێستاش گۆرانی کۆشش لەلایەن قوتابیانی پۆلیسێ ئەگوترێ بە سەرپەرشتی مامۆستا سەرکەوت با فەرمون. گەرچی تووشی ڕەنجەڕۆیی و حەسرەت و دەردم ئەمن قەت لە دەست ئەم چەرخە سپڵە نابەزم مردم ئەمن عاشقی چاوی کەژاڵ و گەردنی پڵخاڵ نیم عاشقی چێو و تەلان و بەندەن و بەردم ئەمن گەر لە برسان و لەبەر بێبەرژی ئەمڕۆ ڕق هەڵێم نۆکەری بێگانە ناکەم تاسەر هەردم ئەمن من لە زنجیر و تەناف و دار و بەند باکم نییە لەتم کەن بمکوژن هێشتا ئەڵێم کوردم ئەمن. بەڕێزان ئێستاش گۆرانی وڵاتی ئێمە کوردستانە لەلایەن پۆلی پێنجەکانەوە گوترێ بە سەرپەرشتی مامۆستا سەرکەوت با فەرمون. ئەرێ ئەی کوردی پەنابەر ئەی لە هەندەران دەربەدەر هۆکوڕ و کچ خانمینە بە خۆڕایی نەگوتراوە بەد هەر لە جێی خۆی سەنجینە ئەمن بەم هەموو ئەزمونە بەم ئاموش و بەم قاڵبوونە بەم هەموو گەشت و گەڕانە بۆم دەرکەوتوو بوو بەوانە
نەڕۆژ ئاوانە و نەڕۆژ هەڵات قەت نابێتە پیرە وڵات هەر سوارێ مەیدانی خۆی هەر کلچووکێ کلدانی خۆی جیهان با هەر بۆ خۆی خۆش بێ پیرۆزی میلەتانی خۆی بێ منیش وەک ئەو خەڵکانە خۆشیم وڵاتی کوردانە من کۆرپەم و کۆرپەی ساواش لە ناو ژنی ئەم جیهانە هەر دایکی خۆی لەلا جوانە کوردستان لە کۆماری هاوات هەڵکرا بەڵام بەداخەوە هەفتەی 1946 ئاڵای کوردستانیان داگرت بۆی پەرلەمانی کوردستان بڕیاریدا کە هەموو ساڵێک هەفتەی 12 بکات بە ڕۆژی ئاڵای کوردستان سەردەمدان دەستگاکان بۆ ئەم مەبەستەش پۆلی هەشتانێکیان ڕەنجی ئاڵای کوردستان داناوە کە لە پێناو ئازادی و سەربەخۆی نیشتیمان بەخشران ئەم ڕەنگە بەشێکی گرنگە لە ناسنامەی نەتەوەی کورد و بەردەوام بە پێمایەکی پیرۆسەی دەکرێت بە گزارش لە خەبات و قوربانیدانی گەلەکەمان دەکەن نیشانە ئاشتی هیوای کوردەکانە ئەو ڕەنگە وا نیشاندا کە کوردەکان هەموو شتێکدا یەکن نشان بدە هەروەها نیشانەی توانە و گەشەی زانیاری کەوتوری کوردەکان سۆزای کوردستان هێمای ژیانی بەردەوامی گەشەکردن نیشانی پیچ بەرەکەی خاکوستان هەروەها نیشانەی خۆشەویستی کورد بۆ خاک نیشتیمانەکەی ئازا و ڕزگار بم شادان و خەندان یا زنجیر لە من لە سوجی زیندان ساغ بم جەحێڵ بم بگرم گوێسوێنان یانزار و نزار لە نەخۆشخانان دانیشم لەسەر تەختی خونکاری یان لە کۆڵانان بکەم هەژاری کوردم و لە ڕێی کورد و کوردستان سەر لە پێناوم گیان لە سەردەستان بە کوردی دەژیم بە کوردی دەمرم بە کوردی دەیدەم وەرامی قەبرم بە کوردی دیسان زیندوو دەبمەوە لەو دنیاش بۆ کورتی هەڵدەچمەوە بەڕێزان ئێستاش خوێندنەوەی شیعر لەلایەن قوتابی هێڤار پۆلی 5 بە ناوی ئەم شەو قازیم هاتە بەرچاو با بفەرمی پێشکەشی کات ئەم شەو قازیم هاتە بەرچاو بە پۆشاکی شەڕوانەوە سەعید هاتە بەردیدەم بە ئاڵای کوردستانەوە وێقاری مەلیک تیشکیدا لە بەردە قارەمانەوە
نوری شۆڕەش بلێسەی ساند لە دەڤەری بارزانەوە. وەکو دڵدار بۆ بەرخودان ومانەوە، خانی و مەلێش سرودێکیان بۆ کورنووسی لە جزیرەی بۆتانەوە. یەک بە یەک شەهیدانی تێکەڵ بە خاک وەک حەشر هەستانەوە. ئەیان گوت وەک داربەڕوو کورد نەمێنێ بێ باخەوان، با هیچ کەسیش نەیە بەهانامانەوە. هەر ڕۆژێ دێ ئەو نەخشەی لە دڵماندایە، دەیخەینە ناو نەخشەی هەموو جیهانەوە. یا چوار وڵات دروستەکەین، یا هەموومان سڵاو و سرود ئەخوێنین بە دیار یەک ئاڵاوە. کوردم زمانم کوردیە، من خەڵکی کوردستانم، بەرگەر دوور و دل و بەرگم جیاوازان نیشتیمانم. مافی ڕەوای خۆما منی سەردەست و ئازاد بژین، بەنگرام ماڵیان ڕوخاندم بەڵام من هەر نابەزیم. کوردم 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 خەڵکێ کوردستانم، زمانێ من کوردیە، خودان وڵاتەک دێرینم، کەلتورێ من کوردیە. کوردم خەڵکێ کوردستانم، زمانێ من کوردیە، خودان وڵاتەک دێرینم، کەلتورێ من کوردیە. کوردم 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 کوردم. ئەم خاکە جوانە